بابەت یادداش نامە سەبارەت بە هێرش و بەردومانەکانی هەردوو دەوڵەتی تورکیا و ئێران بۆ سەرخاکی باشووری کوردستان. بەڕێزان سەرۆک و جێگیرانی پەرلەمانی هەرێمی کوردستان، بەڕێزان ئەندام پەرلەمانەکانی هەرێمی کوردستان، داواکارین لە بەڕێستان وەک پەرلەمانی هەرێمی کوردستان و نوێنەرانی میلەت لە پەرلەمانی هەرێمی کوردستان هەڵوێست و هاودەنگی بێدەنگی بشکێنن بەرامبەر ئەو هێرش و داگیرکاریەی هەردوو دەوڵەتی تورکیا و ئێران بەرامبەر بە خاک و گەلی کورد لە سنووری هەرێمی کوردستان ئەنجامیان داوە لە شەهیدکردنی هاوڵاتیانی مەدەنی و بەزاندنی سنوورەکانمان و داگیرکردنی ناوچەیەکی بەرفراوان کە بە پێی پایەکانی دادگای تاوانی نێودەوڵەتی جۆری چوارەمی تاوانە بە تاوانی عیدوان ناسراوە. ئەم تاوانش بە بیانووی بوونی جەنگاوەرانی پارچەکانی تری کوردستان لە سنووری هەرێمی کوردستان ئەنجام دەدەن. هەردوو حکومەتی تورکیا و ئێران بە فڕۆکەی جەنگی و فڕۆکەی بێفڕۆکەوان و ڕێکۆتی زیرەک و تۆپی دوورمەودا تاوانەکانیان ئەنجام داوە. بەو هۆیشەوە خەڵکی سڤیل و گوندنشینەکان و ناوچە سنووریەکان زەرەر و زیانی گیانی و مادی لێکەوتێتەوە شەهید و برینداریان دا و ماڵەکانیان وێران بووە و ئاوارە بوون و لەسەر ماڵ و کێڵگە و ئیش و کاریان بوون. ڕژێمی تورکیا بە چەکی قەدەغەکراوی ژەهراوی و فسفۆر و کیمیاوی لە شۆڕژگێڕانی کورد لە چیاکانی زاب و ئاڤاشین و گارا و قەندیل و چەندین چیای تری داوە لە ناوجەرگەی شار و شارۆچکەکان. ئەندامان و لایەنگرانی حیزبە کوردەکانی پارچەکانی تری کوردستان تیرۆر دەکەن. هەردوو دەوڵەتی داگیرگەری تورکیا و ئێران بە ئاشکرا هەڕەشە لە سەروەری خاکی باشووری کوردستان دەکەن و هۆشداری بڵاو دەکەنەوە کە لە ماوەیەکی نزیکدا هێرشی ئاسمانی و زەمینی بەرفراوان دیکە ئەنجام دەدەن بە بیانووی پاراستنی ئاسایشی نەتەوەی و سەروەری دەوڵەتەکانیان بە بەرچاوی هەردوو حکومەتی عێراق و هەرێمی کوردستان و دەوڵەتانی زلهێزی وەکو ئەمریکا و رووسیا دەوڵەتانی ناتۆوە بەردەوام هێرشی دڕندانەیان لە ئاسمانی و زەمینیەوە دەکەنە سەر هەر چوار پارچەی کوردستان هەوڵی قڕکردن و نەمانی کورد دەدەن. بەڕوونی لای هەمووان ئاشکرایە کە دەوڵەتانی تورکیا و ئێران لە مێژە لە بیانوو گەڕاون و لە پلاندانان و هێرشی زەمینی ئەنجام بدەن بۆ سەر باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستان. بۆیە ئێمە وەک دوو چالاکەوانی ژن داوا دەکەین کە بە زووترین کات پەرلەمان دانیشتن لەسەر ئەم هێرش و پەلامارە ناڕەوایانەی داگیرکەرانەی هەردوو دەوڵەتی تورکیا و ئێران بکەن و داوا لە حکومەتی عێراق و نێردەی وڵاتان و کونسڵگەریەکان لە هەرێمی کوردستان بکەن، بێدەنگی بشکێنن، ڕێگەیان لێ بکەن بۆ هەر هێرش و پەلاماردانێک بۆ سەر هەرێمی کوردستان و گەلەکەمان لە پەلاماری ئەو دوو دەوڵەتە بپارێزن لەگەڵ ڕێزی هەردوو چالاکەوانی مەدەنی گەردە مامە حەمە بێریڤان بەرگاری.